يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە وتاری ڕابردوودا لە خزمەت سوورەتی ئەلعەسڕ دابووین، باسی ئەوەمان کرد کە خوای پەروەردگار باسی زیانمەندانمان بۆ دەکات. دەفەرمێ وەالعەسڕ ئین الئینسان لەفی خسر، هەموو ئینسانەکان لە زیاندان ئیلا چوار گرۆه و تاقم نەبێ، یەکەمیان ئیلا الەذینە ئامەنوا، ئیمانداران نەبێ. جمعەی ڕابردوو لەسەر خاڵی یەکەم وەستاین و وتارەکەمان بابەتێکی ئیمانی بوو. ئەم جمعەیەش لەسەر فەقەرەی دووەمی ئاەتەکە دەوەستین کە فەرمووی وەعەملوا الصالحات، ئەوانەی کار و کردەوەیان جوان و پاک و خاوێنە. بەڵێ خوای گەورە دەفەرمێ وەالعەسڕ، سوێند بەکات بەو ژیانەی کە خوای پەروەردگار بە هەر یەکێک لە ئێمەی بەخشیوە. ژیان زۆر بە نرخە و نابێت بە کەمتر لە نرخی بەهەشت بیفرۆشین. بەهەشتێک یەکەمیان لە ناو ناخی خۆماندایە، ئەو بەهەشتەی کە ئینسان هەر لە دنیادا لە بەهەشتا دەژی بریتیە لە بەهەشتی ناو ناخ و دەروون، کە یەکسانە بە بیرکردنەوەیەکی پاک و خاوێن، زائیدەن کار و کردەوەیەکی باش بۆ خۆمان و بۆ دەوروبەر و خەڵکی تر. بەهەشتی قیامەتیشمان هەیە کە یەکسانە بە بەروبوومی نیەتی خاوێن و عەمەلی ساڵح. بۆیە ئاگاداری یەکە بە یەکەی هەناسەکانمان بین، جێپەنجەیەکی تێدا بەجێبێڵین. ژیان زەویەکە، ژیانی هەر یەکێک لە ئێمە ئەم چەند ساڵەی کە پەروەردگار پێی بەخشیوین تەمەنمان پارچە زەویەکە. خۆشەویستان، جوان سەرنجی ئەم خاڵە بدەن. هەر یەکێک لە ئێمە خوای گەورە تەمەنێکی پێبەخشیوە. ئەوەی تەمەنێکمان بەڕێ کردووە و ئەوەی لە سەرەتای لاویدایە با دیقەت بدەین و بە وردی سەرنج بدەین. ئەم چەند ساڵەی تەمەنمان کە ژیانی ئێمەیە کە خوا سوێن بەکات بە تەمەن دەخوا وەالعەسڕ، ئەم کاتانە ئەم ساڵانە زۆر بە نرخن. ئەم کاتە ئەم چەند ساڵەی تەمەنمان بیهێنە بەرچاوت پارچە زەویەکە، پارچەیەک زەویت پێبەخشراوە. ئەبێ بینایەکیشی لەسەر بکەیت. ئایا چ بینایەکی لەسەر بنیاد دەنێ؟ ئایا لە کۆتایی تەمەنتدا بیرت کردوتەوە چیت کرد لەم هەموو ساڵی تەمەنتدا ئەم پارچە زەویە بە نرخەم پێبەخشرا؟ چ بینایەکم لەسەر کرد؟ بینایەکی جوان و پوخت و خاوێن و ڕێک و پێک کە دوا ڕۆژتیا ئیستراحەت بکەم، یان بینایەکی بێکەڵک و وێرانە و کەلاوە کە بە کەڵکی زستان و هاوین نەیە؟ بڕواتان بێ بەڕێزان، هەر یەکێک لە ئێمە ئەو پارچە زەویەی لەبەردەستایە. بەڵام وەختێ بیر دەکەینەوە ئەرێ من چیم کرد؟ بەخوای وەستاوە عمری وایە 70 ساڵە فەقیرە کە بیر دەکاتەوە بۆ خۆی دەگریا، یعنی یەک کەلاوەیەکی دروست نەکردووە بە کەڵکی بێ. هیواش هەیە لەوەچی عمری 30 ساڵ بێ، سوپاس بۆ خوا بنیاتی بینایەکی باشی لەم سەر پارچە زەویە کردووە کە تەمەنەکەیەتی. جا ئەو بینایە پێویستی بە بەرنامە هەیە. ئینسان بۆ ئەوەی سەرکەوتوو بێ و زیانمەند نەبێ، هەمیشە پێویستی بە بەرنامە ڕێژەی ژیان هەیە. دوای بەرنامەکە ئەبێ نەخشەت هەبێ. خانوویەکە لە خۆ بلۆک و گەچ و خشت فڕێدە سەریەک نابێ، ئەبێت لەسەر نەخشە کار بکەی. دوای بەرنامەکە نەخشەکە ئەمجا پلانێکت هەبێ بۆ ئەنجامدانی ئەو نەخشەیە، پاشان کارکردن ئەمجا ئامانجی کۆتایی مەبەستت لە دروستکردنی ئەم بینایەت چێ و بۆچی بەکاری دێنی. ئەبێ مەبەستێکت هەبێ ئەم بینایە بە کەڵکی چی دێ و بۆچی بەکاری دێنی و دواڕۆژ سوودی چی لێ دەبینی. بەڵێ ئەمە کاتە کە خوای پەروەردگار سوێندی پێدەخوا. جا خوا دەفەرمێ وەالعەسڕ ئین الئینسانە لەفی خسر،
دڵنیابن خەڵکینە ئەوەی ئینسانە و ئینسانیەتە هەمووی لە زەرەدمەندیدایە. هاسێریکە کاتی بەستەوە بە زەرەدمەندیەوە ئەو کەسەی پارچە زەوی ژیانی جوان بیناکرد سەرکەوتووە، ئەو کەسەش نەیزانی چی تێدا دەکا، وەختی ئەزانی ژیان کۆتایی پێهات و ئەم نەیزانی بوو لەو هەموو عمرەیە خەریکی چی بووە، بڕواکان زیانمەندە ئیلا ئیمانداران نەبێ. دووەمیشیان وعەمیلوا الصالحات، ئەمڕۆ لەسەر وشەی وعەمیلوا الصالحات دەوەستین. چەند دەرسێکی لێ وەردەگرین. خاڵی یەکەم خوا دەفەرمێ وعەمیلوا بە واوی جەماعە، نافەرمێ وعەمیلە صالحا. وعەمیلوا پێمان دەڵێ کاری جوان و ئیشی ڕێک و پێک و بەرهەمدار ئەبێ بە جەماعی بکرێ، ئەبێ بە گروپ بکرێ. ئینسان بە تەنها سەرکەوتوو نابێت لە کارێکدا. هەموو ئەو پرۆژە جوانانەی کە تۆ دەیانبینی ڕێک و پێکن و بەرهەمدارن هەمووی کاری دەستە جەمعین. وعەمیلوا بە واوی جەماعە، گروپێک بە یەکەوە کار دەکەن و بەرهەمی جوانیان دەست دەکەوێت. دووەمیان فەرمووی صالحات بە جەمع وتوویەتی، وەکو ئەوەی قورئان پێمان بڵێ خەڵکینە کار و کردەوەی چاک و جوان هەر یەک و دوو نییە، ئەوەندە زۆرە لە ژماردن نایە، ئەوەندە زۆرە ناتوانی لە کوێوە بۆی بچی، ئەوەندە زۆرە کەسی لێ مەحروم نابێ. وا نەزانی عەمەلی ساڵح بەس بەخشینەوەی پارەیە. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا تەنانەت ڕووی خۆش و زەردەخەنەی سەرلێوی بە سەدەقە و خێردا نەناوە؟ ئایا ناتوانانی ڕوو خۆش بی؟ ئەی ناتوانانی دڵت پاک بێ؟ ئەی ناتوانانی سەلامێکی گەرم و گوڕ لە کەسێک بکەی؟ ئەی ناتوانانی حەسوود و بەخیل نەبی بەرامبەر بە خەڵک؟ ئەی ناتوانانی سەردانی کەسێکی لێ قەوماو بکەی؟ خۆ ئەمانەت پێ دەکرێت. ئەوەندە زۆرە عەمەلی صالحات، خوا فەرمووی زۆر زۆرە، کەستانی لێ مەحروم نابێ ئەگە حەستان لێ بێ. دووەمیان ئێمە ڕۆژانە ئیش دەکەین. ئایا هەر دەکرێت لە مزگەوت تابین؟ نەخێر ئیسلام وەشمان لێ قبوڵ ناکە. ئەگەر جومعەت تەواو کرد بڕۆ بەلەی فەزلی خوادا بە دووی کار و کەسابەتا بگەڕێ. جومعەش ڕۆژی پشودانی ئینسان نییە، بەڵام ئەو پیشەیە کە هەموو ژیانمانی تێدا دەبەینە سەر، بەم چەند مەرجە دەبێتە عیبادەت. لە منی مامۆستای ئاینیەوە تۆ بۆ تۆی مامۆستای خوێندنگاکان و بۆ تۆی پزیشک و بۆ تۆی کاسبکاری بازاڕ و بۆ تۆی حەماڵی بازاڕی بەڕێز و بۆ ئەو خۆشەویستەی سەر جادە و شەقامەکان پادەکاتەوە و جێگەی ڕێز و حورمەتی هەموو لایەکە، هەر یەکێک لە ئێمە بەدەستمان بە بژێوێکی ژیانەوەیە. بۆ ئەوەی هەمیشە لە مزگەوت تابی بەم چەند خاڵە عەمەل و کردەوەکان دەبنە ساڵح و دەبنە خواپەرستی. یەکەم ئەو ئیشەی دەیکەی مەشروع بێ لە ئەسڵدا. بۆ نمونە قورئان دەفەرمێ وأحل الله البيع بەڵام وحرم الربا. هەموو جۆرە بازرگانیەکم بۆ حەڵاڵ کردوون، بەڵام ڕیبا و سوخۆریم حرام کردووە. ئەسڵی ئیشەکەی تۆ حەڵاڵ بێ. دووەمیان بەڕێی شەرعی پێیگەیشتبی، بەڕێی شەرعی پێیگەیشتبی. کەسێک تەعین دەبێت لە دایرەیەکە ئەگە شەهادەکەی تەزویر بێ، خۆ ئیشەکە ڕاست و ڕەوانە خزمەتە، بەڵام چونکە بە شەهادەی تەزویر پێیگەیشت و حرامە. کەسێک نەقڵ نەکرد بێ ئیشەکە مەشروعە، ئەوت بە فەسڵکردن نەدابێت تۆ بچێ شوێنەکەی. پێگەیشتنت بە ئیشەکە بە مەشروع پێگەیشتبی، بە حەڵاڵی پێگەیشتبی، لەسەر حەقی خەڵک نەبێ. سێم ژیان بەو نێتەوە ئەم ئیشە بکەی خوایە ڕەحمم پێ بکەی، محتاجی خەڵک نەبم، دەستی بەخشندەم هەبێ دەستی وەرگرم نەبێ، ماڵ و مناڵم دەرگای خەڵکە سوال نەکا و چاویان لە دەستی خەڵک نەبێ، مناڵەکانم تێر و تەسەل و پاک و خاویان بژین. بەم نێتەوە کار بکە. نێتی ئەوەت هەبێ ئەم ئیشەی من خزمەتێک بە مرۆڤایەتی دەگەیەنێ، خەڵکێک لە سایەمدا سوودمەند دەبێ. پێنجەم لە عیبادەتی خواد نەکا، نوێژ و ڕۆژ و عیبادەتەکانی خوای پەروەردگاری لەسەر نەچوێنی. بەمانە هەر ئیشێکت هەیە لەم سەر زەوێدا دەبێتە عەمەلی ساڵح، ئۆتۆماتیکی دەڕوا بۆ کار و کردەوەی باش و دەبێتە بەرهەمی قیامەت. لە هەمووانیش گرنگتر نێتی پاکە. زانایەکی بەناوبانگ هەیە شێخ ساڵح المەغامیسی کە ئیمامی مزگەوتی تەقوایە، ئەم پیاوە بەڕێزە ئامۆژگاریەکمان دەکا و دەفەرمێ هەمیشە نێتت با پاک و خاوێن بێ. ئەگەر چۆلەکەیەکت بینی لە گۆمە ئاوێکە ئاوی دەخواردەوە خۆت بپارێزە، بە تەنیشت یامە ڕۆبە ئاو خواردنەوەکەی لێ تێک نەچێ و نەترسێ. ئەگە پشیلەیەکت بینی لەبەر دەرگاکەدا پخەیەکی لێمەکە و قاچێ مەدە بە عەرزا و مەی دای مەشڵەکێنە، بڵێ خوایە من خۆم پاراز لەوەی ئەو پشیلەیە بترسێنم، خوایە تۆش دەترسی قیامەت بم پارێزە، وەڵڵاهی دێتەوە ڕێگات. ئەگەر چەندەنکە برنجێک لەسەر سفرەکەت مایتەوە و چەند گوێچکەنانێکت هەبوو، وەختێک کە ناچار بووی فڕێدەی
بڵێ یا ڕەبی خوای بیکەی بە نسیبی چەند باڵندەیەک و چەند زیندەوەرێک لێی بخوا بەو نیەتەوەش تەنانەت پاژماوەی خۆراکەشت پڕە دەخوا بە ئەجر بۆ دەنووسێ بەو نیەتەوە هەر دەبێتە ئەجر خۆزگە بخوازی خۆزگە ئەو چەندەن کە خواردەمەنی لەسەر سفرەی من بۆتە پاژماوە یا ڕەبی خوای بچێتە چی کڵدانەی باڵندەیەکی بەسە زمانەوە بەو نیەتەوە فرێتدا بەو نیەتەوە لە ماڵت چوە دەرەوە خوا ئەویشت بە ئەجر بۆ دەنووسێ هەموو ژیانت دەبێتە عەمەلی ساڵح سێم عەمەلی ساڵح بەڕێزان بە پێی زەمان و زەمین دەگۆڕێ ئیشی وا هەیە بۆ ئێستا عەمەلی ساڵحە ئیشی وا هەیە بۆ ئەم مەکانە عەمەلی ساڵحە لە شوێنشکەدا ڕەن بێ ئەو عەمەلە ساڵحە سوودی نەبێ مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ لە تەفسیرەکەیدا لە بەرگی دەدا دەفەرمێ لازمە بزانین عەمەلی ساڵح بە گوێرەی عەسر دەگۆڕێ ها ئەو بیرمەندە گەورەی ئێمە ئەو مەلا گەورەی کورد بیری لە چی کردوێتەوە ئەڵێ عەمەلی ساڵح بە پێی زەمان دەگۆڕێ بە پێی عەسر دەگۆڕێ و بە پێی کەسیش دەگۆڕێ عەمەلی ڕەئیس و مەرئوس جیایە لە یەکتر ئەمجا دەفەرمێ بیر بکەنەوە کەسێک لە شوێنێکە لێ قەوماوە هاوار دەکات دەڵێ خەڵکی نەفریام کەون ئەو چەتەوە ڕێگرانە ڕوتم دەکەن دەمکوژن ماڵم دەبەن خوێنم دەڕێژن معقولە کۆمەڵە خەڵک گوێیان لە دەنجی ئەم مەزڵومەیە کە هاوار دەکات کەسانی بەهێز و گەنج و خاوەن تاقەت و دەست بەچەکن بڵێن وەڵای ئێمە جارە دانیشتوین تەسبیحات دەکەین زیکری خوا دەکەین نوێژی سونەت دەکەین قورئان دەخوێنین دەفەرمێ ئەمان عەمەلی ساڵحە خۆ قورئان خوێندن و تەسبیحات و نوێژی سونەت بەڵام لەوێ کەسێ وا لێ قەوماوە دەبێت تۆ ئەمان بەجێ بێڵی و ڕاوکەی بۆ لای ئەویان ژیانێک ڕزگارکەی ئەم عەمەلە ساڵحە لێرە دەرگاکەی تەواو بوو عەمەلی ساڵح لە شوێنشکە دەستی پێکرد عەمەلی ساڵحی سەرکردە جیاوازە لە هاوڵاتی کابرایەک بەرپرسایەتیەکی هەیە لە حکومەتە لە بچووکەوە بۆ گەورە عەمەلی ساڵحی ئەو ڕاستە شەو نوێژەکانی بە کەڵکی دێن وەکو خۆی بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ عەمەلی ساڵحی تۆ ئەی سەرکردەی وڵات لە بچووکەوە تا گەورە بریتیە لە دادپەروەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی یوم من ئیمام عادل خەیر من عیبادەتی 60 سەنە بەخوا ئەگەر پیاوێک کاربەدەستی مسلمانان و خەڵکی بوو ئیشوکاری ئەو خەڵکە کەوتە بەدەستیەوە و پیاوێکی سیاسی لە وڵاتە هەڵکەوت ئیشوکاری خەڵکی دەچووە لای ئەوە ژیان و خۆشبەختی و بەدبەختی ئەو خەڵکە بە سیاسەتی ئەوەوە دەڕۆیشت ئەگەر یەک ڕۆژ عەدالەت بەرپا بکا لەم سەر زەویەدا یەک ڕۆژ دادپەروەری لە ناو هاوڵاتیاندا بڵاو بکاتەوە لای خوا لە عیبادەتی 6 ساڵ عیبادەتی سونەت گەورەترە یەک ڕۆژ دادپەروەری بۆ حاکم و دەسەڵاتدار لە عیبادەتی 6 دانە ساڵی شەو نوێژی سونەت و ڕۆژی سونەت گەورەترە لای خوای پەروەردگار چونکە ڕۆژ و سونەتەکانت و عیبادەتی سونەت بەو خەڵکە چی خەڵک چاوەڕێی دادپەروەریە چاوەڕێی وەرگرتنی مافە بۆیە عەمەلی ساڵحی حاکم جیاوازە لە مەحکوم هی حاکم ئەوەیە دادپەروەری بچەسپێنێ عەمەلی ساڵحی بازرگان کابرایەکی پەرلەمانتار ئێستا فڵان کەس بەخوا پەرلەمانتاری پیاوێکی بەڕێزە وەڵای یارمەتی چەند مناڵی هەتی و دەدا و چەند تەلەبەیەکی فەقیر و یەک دوو ماڵی هەژار و کاکە عەمەلی ساڵحی پەرلەمانتار ئەوە نییە عەمەلی ساڵحی پەرلەمانتار ئەوەیە مراقب بێ بەسەر حکومەتەوە پرۆژە یاسایەکی وا دەرکا کە هاوڵاتی پێویستی بە سوالکردن نەبێ پێویستی بە هاوکاری نەبێ هاوڵاتی بودجەی وڵات هەیە ئەم چاودێرە بەسەریەوە بەشێک بدرێ بەم هاوڵاتیەدا ماوەش بۆ تۆ خێری پێ بکەی بۆ لە معاشەی خۆت بیدێ نا معاشی خۆت عافەت بە خۆت بێ لە حەدی خۆیدا بەڵام تۆ عەمەلە ساڵحەکەت ئەوەیە مراقبێکی باش بی بەسەر حکومەتەوە بزانی حکومەت گەندەڵە یان دادپەروەرە بودجە چی لێ دێ و چی لێ نایە چ پەرلەمانتارێکی ئێمە بەداخەوە ڕۆژێک بڵێ ئەرێ 7 ملیار دینار بەس پۆلیسی هاتوچۆ لە خەڵکی وەرگرتووە کابرا بەس سەر بە دایرەی مرورەکە بملیۆنە دینار نایەتە دەرەوە ئەی قەت بینیوتە بستێ قیر لەو جادانیش دەرەوەی شارەکان بکرێ کابرا سارەکەی هەڵدەوەشێ ئەی ئەو پارەی بۆ لە خەڵک وەردەگری بە ناوی ژینگە و بە ناوی ڕێگاوبان ئێدەکا کە یەک لە سەر چواری بۆ ڕێگاوبانەکە سەرف کە با خەڵکەکەتی ئانەچێ هەل لە پارەی خۆی دڵیشی پێی خۆش دەبێت ئەو کاتە چوویتە مرور مادام پارەکە بۆ خزمەتی هاوڵاتیەکە بەکار هاتوۆتەوە خەڵکیش ئیشەکەی بەلاوە خۆشە غەرامەکەشی بەلاوە خۆشە کەی پەرلەمانتارانی ئێمە چون مراقبەی ئەو بجەزە بەلا حەبکەم بزان کام ڕێگاوبانە بستێکی لێقیر کراوەتەوە 10 ساڵیش دەبێت تاسەیەک پڕ ناکرێتەوە ئەوە عەمەلی ساڵحی تۆ ئەوەیە بەدوی ئەوەدا بگەڕێ نەک بڵێن بەخوا فڵان کەس مەلای چاکە بەخوا حەق وا دەنگی پێ بدەین ئێمە هێشتا نازانین دەنگدانمان لەسەر چییە
عملی ساڵح ئەوەیە چەند زیرەک و وریایە لە بەدوادا چوون بووە کارەکانی خۆیدا. عملی ساڵحی بازرگانێک بەڕێزەکەم گەورەتر لەوەی کە فڵان بازرگان شتی بەخشی و عملی ساڵحی ئەوەیە شتی باش و کوالێتی بەرز و پاک و تەندروست بێتە وڵاتەکەمانەوە. بەخوا بازرگانێک کە شت دێنە بۆ ئەم کوردستانە هیچ کاکە مەبەخشە غەیری زەکاتی شەرعی هیچیشن نەدا بێخوا لە قیامەتە تاوانبارن ناکە و محاسبە ناکە. بەڵام وەرە عملی ساڵحی تۆ بەس با بۆ ئەوەندە بێ ئەو کەلوپەلەی دەیهێنێ ئەم وڵاتەوە تخوا با باش بێ، با ڕێک و پێک بێ، با خواردنێکی تەندروست بێ، با بەسەرچوو نەبێ، باشتی بەسەرچوی وڵاتانمان بۆ مەهێنا. ئەو هەموو سارە شڕە ڕۆژانە دەکرێت بەم کوردستانەی ئێمەدا لە وڵاتان فرێدراوە، ئەوە کەس ناوێرێ لێ بخڕێ، هەر قەدەغەیەک مرۆڤ سواری بێ بە سعرێکی کەم کابرای بازرگان دەیکا بەم کوردستانەدا بەسەر ئەو خەڵکە داماوەدا ساغ دەکرێتەوە کە هیچی مەرجی سەلامەتی ئینسانی تێدا نییە. یەک کابرای غەربی ناوێرێ، یەک کابرای عەرەب لەو عەربستانە ناوێرێ سواری ئەو سارانە بێ، بۆ یاغێکی لێدەن و تۆزە دیکۆری دەگۆڕن و دەیهێنن بە سعری نوێ بەسەر تۆ یاخساغ دەکەنەوە. ئەو بازرگانە ئەگە بەیانی هەزار مزگەوت و خەستەخانە شکای بێ بەس چی بێ کاکە؟ تۆ وەرە شتی باشم بۆ بێنە، شتی کوالیتی باشم بۆ بێنە کە خەڵکەکەت ماڵ وێران نەبێ. لەم ماوانەی پێشوودا بازرگانێکی دەرمان دکتۆرێک بۆ خۆی باز دەکات دەڵێ بەس سرنجی دەرزی لێدانی هێناوەتە ئەم وڵاتەوە، سرنجی کە دەرزی پێ لێدە لە ئینسان زۆر پاڕاوەتەوە لە حدودا لە کوالێتی کۆنتڕۆڵ ئەوتوانە کاکە ئەم سرنجانە بە کەڵک نایەن، ئەمە گوناحە لە پێستی مرۆڤی دەی، گوناحە لە مناڵی دەی، لە ئینسانی دەی. توێتی نانە کاکە کوڕە کاکە چەند دەفتەر دۆلارتان دەدەوێت شتێکتان دەدەمەوە دەم تارچەوە دەکەم و ئیمزای کەن و با بڕوا بۆ دیوە. یەکێ لە دکتۆرە بە ویژدانەکان زۆر عاقڵانە بۆی چووە و توێتی جەناب بە یەک مەرج بەم سرنجانە من دکتۆرم یەک دەرزی لە مناڵەکەی تۆ دەدەم، ئەگە قبوڵتە مناڵەکەت بێنە یەک دەرزی لێ دەدەم، دەرزێکی سوود بەخشیش، بەس بەم سرنجە لێ دەم، دەوێری لێ دەیوێتی نەوەڵە بەس یەک دەرزی بۆ مناڵەکەی خۆت بەکاربێنە من قبوڵ مەداخڵی کوردستانیکەی نەوەڵە ناوێرم لە مناڵەکەی خۆمی دەم چکە بە کەڵک نایە. ئەی بۆ مناڵی خەڵک بە کەڵک دێ. ها عملی ساڵحی ئەم بازرگانە ئەگە بە دەفتەر دۆلاریش خێر کا سوودی نییە، چونکە شتی خراپی هێنایە وڵاتەکەەوە. عملی ساڵحی تۆ ئەوەیە بەڕێزم شتی باشم بۆ بێنە، شتی پاکم بۆ بێنە. کابرایەک دەواژنی مریشکی هەیە، بەخوا یەک مریشکیشی لێ نەبەخشێ بە ماڵەهەتی و هەژارێک بەس وریا بێ بەرهەمی خاوێنی بداتێ، ئەو مریشکە دەینێرێتە بازار خەڵک تووشی سەرەتان نەکە. یەکی ئاژەڵ بەخێو دەکات، یەکێ بەیتی پلاسیکی هەیە ئەوەندە هۆرمۆن نەدا بەم تەماتە و خەیارە ببێتە ژەهر لە ژیانی خەڵکە. بەس عملی ساڵحی ئەوەیە ڕزقێکی پاک و خاوێن بدە بەو هاوڵاتی کە بە پاری ڕەنجیشان دەیکڕێ تخوا تووشی نەخۆشی نەکە جەستەی ئیستیفادەی لێ بکە. ئەمە عملی ساڵحی تۆ لەوێدا ئەمەیە کارگەت داناوە لە جیاتی خێر و خێرات، وەرە کارگەیەک دانە ژینگە پیس نەکە، وەرە کارگەیەک دانێ سەرەتان بڵاو نەکاتەوە، نەک دەرزی سەرەتان بۆ خەڵک بکڕی، نەخۆش چارەسەر مەکە، وەرە مەهێڵە نەخۆشی بەهۆی کارگە و معمەلەکەی تۆ دووکەڵە بۆگەنەکەی بچێ بەلوتی خەڵکا و خەڵک تووشی نەخۆشیکە. ئێمە زۆر کەسی دەوڵەمەندمان هەیە خێرەومەندە، بەڵام بەداخەوە لەولاوە عملەکەی ساڵح نییە سەد ئەوەندە زەرەدی لە کۆمەڵگا داوەتەوە. دەوەرە ئیشەکەی خۆت ڕێک و پێکە خوا دەفەرمێ عملی ساڵحی تۆ ئەوەیە خۆشت خەسارەتمەندی قیامەت نابی، میلەتەکەش خەسارەتمەند نابی بەهۆی تۆ. عملی ساڵحی مامۆستایەکی بەڕێز کە دەرس دەڵێتەوە، دڵسۆزانە دەرسەکەی بڵێتەوە وا بزانێ ئەمە کوڕی کچی خۆیەتی لە بەردەمیا دانراوە. ئەگە زانیشی تااقەتی وانە بێژی نیە، بڕاتان بێ یوا هەیە تااقەتی نە دەرس بە مناڵەکەی خۆشی بڵێ، وما عیبەیتیان نییە، هەیە مامۆستاشە، بەڵام تااقەتی وانە بێژی نییە، حەزی پێ نییە کاکە وازی لێ بێنە، بڕۆ لە بارشکەدا مۆزەفێکی پەروەردە بە، بەڵام مەچۆن لەم پۆلا دانیشی مادەم حەزت پێی نییە. ڕەوشتی باش فێری منداڵەکەکە، بەخوا ئەو مامۆستا بەڕێزانەی کە ڕەوشتە جوانەکان و عیبادەتی خوا فێری مناڵەکانی ئێمە دەکەن، دڵنیابن پاداشتیان لای خوا زۆر گەورەیە، لە ڕیزی پێغەمبەرانی خوادان بەیزنی خوا. بەڵام دڵنیابن ئەگەر جلوبەرگەکە ناشەرعی بێ وەکو پێویست دڵسۆز نەبی، پاداشتێکی خراپ وەردەگریتەوە، سزای لەسەر وەردەگریت، چونکە مناڵ بە تایبەتی لە بچووکیدا ئەوەندەی چاو لە مامۆستاکەی دەکات قەت چاو لە دایک و باوکی ناکە لە ماڵەوە، ئەوەندەی گوێ لە قسەی تۆ دەگرێت لە قوتابخانەدا، گوێ لە قسەی منی دایک و باوک ناگرێت لە ماڵەوە. بۆیە ئەگەر عملی ساڵحی ئەم مامۆستا بەڕێزە ئەوەیە ئاگای لە دەرسەکانی بێ. زۆر جار ئینسان عملی ساڵحی هەیە، ناوێکی زیندووە لە عالەمی ئیسلامیدا، کەسێکیش هەیە یەک کەس ناوی نازانێ، بەڵام لە ڕۆژی قیامەتە ئەم دوانە یەکسانن. ئێستا نمونەیەک بۆ جەنابتان بە واقعی ڕوون دەکەمەوە. کەسێک عیلم فێر دەبێ، ئەم عیلمە بڵاو دەکاتەوە، ئەم عیلمە دەبێتە ڕووناکی و خێر و بەرەکەت بۆ ژیانی خەڵک.
کەسێکی کەش یەک کەلیمە خوێندەواری نییە، هیچی نەخوێندووە، هیچی دەرز نەوتوتەوە، هیچی نەنووسیوە، بەڵام لە ڕۆژی قیامەتە ئەو کەسە لەگەڵ ئەو عالمەدا بەیەکەوە دەچنە بەهەشتەوە. ئەزان ئەو کەسە کێ؟ ئەو کەسە سەرفیاتی ژیانی ئەم قوتابیە ئەم خوێندکاری کردووەتە ئەستۆ لە کاتی خۆیدا. ئیمامی شافعی هەزار ڕەحمەتی خوای لێبێ، سەرمەسەبی ئێمەی میلەتی کورد. پێشەوا شافعیمان دەفەرمێ بە زانستخوازان و ئەهلی عیلم، دەفەرمێ بەم شەشتە دەگەی بە عیلم. ئەهلی خوێندن، قوتابیان، مامۆستایان گوێتان لێبێ، بەم شەشە دەگەی بە زانست و زانیاری بەسوود. یەکەم زیرەکی کە بەهرەیەکی خوایە، ئێستا وایە زۆر هەوڵی تر دەدا بەڵام حەد نابێ، ناتوانێت بخوێنێ، زیرەک نییە. یەکەم خۆت زیرەک بی لە ناخە، کەسێکی وریا و زیرەک بی. دووەمیان سووربوون لەسەر عیلم. بۆیە هەموو جار بە قوتابەکان بە خوێندکارەکان دەڵێم قەت مەڵێک کەوتوم، ئەم جارە ئەزمونێشکی تازەم وەرگرتووە کام ساڵ کەوتم، بەس سوور بە لەسەری، قەت سار مەبەوە لە خوێندن، بە 2 ساڵ پۆلێک ببڕی ئاخری هەدەبی بەشت. سووربوون لەسەر خوێندن. سێیەم سەعی و تێکۆشان، هەیە زیرەکیشە بەڵام لە خوێندنا سەرکەوتوونێشکی سەعی ناکە، هەوڵ نادا کتێبێک ناخوێنێتەوە، بە دەرسەکانە ناچێتەوە، سەعیش پێویستە، سەعی و تێکۆشان. چوارەم کاتی پێویست. پێنجەم لە دەمی مامۆستاوە زانست وەربگری. زۆر کەسە ئێستا خوێندکاری زانکۆشەڵە کوڕە لە مەلزەمەکە دەیخوێنمەوە، نە، زانست لە دەمی مامۆستاوە بەرەکەتێکی تایبەتی خۆی هەیە. زانستێک لە ئۆنلاینەوە فێربی زۆری فەرقە لەوەی کەوا لە ناو پۆلا دانیشی. بۆ ئێڵەن کاتی خۆی کابرایەک هەبوو بە حساب کتێبی خوێنبەوە، دەرمانی بۆ خەڵک دەنووسی، دەیگوت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدیسی ئەوە حەیەت السەودا دەرمانە بۆ هەموو نەخۆشێک مردن نەبێ. وتیان حەیەت السەودا چێوتی لە کتێبەکە وانووساوە، یعنی ماری ڕەش. ئەو هەموو خەڵکەی تووشی مارکوشتن کرد بوو، ماری ڕەشی پێ دەرخواردەدان. بەڵام غەڵەتی خوێنبەوە، کتێبەکە غەڵەت نووسرا بوو، خۆی حەبەت السەودا بوو، یعنی ڕەشکە. ئەو یەک نقطەی طبعی بۆ زیاد کرا بوو، حەبەت السەودای لێبوو بە حەیەت السەودا، بە ماری ڕەش. هەر ڕەشکەی ناو خواردن ناونان چەندی فەرقە لەگەڵ ماری ڕەشە. ئەو هەموو خەڵکە ماری ڕەشیان خواردبوو لەسەر قسەی جەنابی، ئەویش کتێبەکەی بە غەڵەت خوێنبەوە، حەبەت السەودا و حەیەت السەودای لێ تێکچوو بوو. بۆیە عیلم مەڵێم دوای لە مەلزەمە دەیخوێنمەوە، دوای لە ئەنتەرنێت گوێ لێ دەگرم، هەوڵ بدە لە دەمی مامۆستاکەەوە گوێ لێ بێ. پێنجەم فەرمووی، شەشەمیان فەرمووی داهاتێک بۆ ژیان، ئینسان بە برسێتی فێری شن نابێ. بۆی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بکە ئەم نەسیحەتەمان دەکات، دەفەرمێ والله من ئەو هەموو عیلم و زانیاری کە فێری بووم کە مەزهەبێکی سەربەخۆم دانا کە لە جیهانە بڵاوم کردەوە، بەرهەمی یەک بازرگانی ڕازگۆ بوو کە کاتی خۆی پێیوتم، وتی شافعی محەممەدی کوڕی ئیدریسی شافعی، تۆ کەسێکی هەڵکەوتوو زیرەک و بە خزمەتی، وەرە من بازرگانی دەکەم و پارە پەیدا دەکەم و تۆ خەریکی عیلم و زانست بە، تۆ خەریکی هیچ مەبە، تەنها عیلم نەبێ. والله ئەو بازرگانە نەبوویایە، کڕینی یەک سەر کە پیاز لەسەر شانی خۆم بوویایە، ئەو شافعیم لێ دەرنەدەچوو، نەمدەتوانی ئەو عیلمە بە جیهانە بڵاوکەمەوە. بۆیە دەبینی لە ڕۆژی قیامەتە ئەو ئیمام شافعی کە بە ملیۆن خەڵک لەسەر مەسەبەکەیەتی، بە ملیۆنەها، ڕۆژی قیامەت لەگەڵ ئەو بازرگانەدا بەیەکەوە دەچنە بەهەشتەوە، کە کابرای بازرگان هیچ خوێندەواریشی نەبووە. بۆیە دەکرێت بازرگانێکی ئێمە، دەوڵەمەندێکی ئێمە کە حەزی لە عیلمە بەڵام تازە بەسەر چووە، ناتوانێت بخوێنێت، دەکاکە وەرە ژیانی خوێندکار و تەلەبەیەک دابین کە بۆ ئەوەی بە جوانی بخوێنێ و کە ئەویش بەیانی بوو بە هەر شتێک لە قەبرەکەدا بەردەوام سەدەقەی جاریت بووە دێت، تۆ بووی بە ئەهلی عیلم لە کاتێکا کە عیلمیشن نەخوێندووە. عملی صالح یەکجار زۆرە، بەڵام بەو مانایی کە باسی دەکەم ئینشاءڵڵا لێ حاڵی بین. عملی صالحی کابرایەکی دکتۆر چییە؟ عملی صالحی کابرایەکی دکتۆر کە ژیانی خەڵک دەچێتە بەردەستی، یەکەم پسپۆڕی کە نەیزانی بڵێ کاکە گیان برای نەخۆشم پارەی عیادەکەت وەرگرەوە بۆ خۆی ئەم نەخۆشیە پسپۆڕی من نییە، فڵان دکتۆر لە من زاناترە کە من دەگمەن ئەوە دەبینم، بچۆ ئیلا لێشی نەزانێت دووسێ حەبەت هەر بۆ دەنووسێ، ناڵە فڵان کەس لە من زاناترە، ئەمە پسپۆڕی من نییە، بەخوا من لێی نازانم، بڕۆ بە حەد لە سەیدەلێنێکە داوای حەبێک بکە دەداتێ، قەت ناڵێت نا. یەکەم پسپۆڕی. دووەم ویژدان، دکتۆر ئەبێ ویژدانی هەبێ، دکتۆر بێ نەک بازرگان بێ، بازرگانێکی بێویژدان نەبێ. باسی یەکێک لە دکتۆرەکان دەکەم کە لە ئەم ماوەنەی پێشوودا لە ساڵی ڕابردوودا دنیای بەجێهێشت و چۆ بەربارەگای خوا و جێگەی بەهەشتە ئینشاءڵڵا، دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید، دکتۆری پسپۆڕی منداڵان بوو لە سلێمانی. ئەم پیاوە عایادەکەی 5,000 بوو، هەتا وەفاتی کرد 5,000 بوو. کاتی لێی دەپرسن دکتۆر تۆ پرۆفیسۆری پلەی زانستیت ئاستی ئەوەیە بەلانی کەمەوە عایادەکەت 20,000 بێ،
بۆ فڵان دکتۆر بەقەدەر تۆش نازانێت تەلەبەی تۆ بۆ 20,000 دەگرێت بۆ تۆ 5,000. ئەم دکتۆرە بە ویژدانە فەرموو بووی کاکە من بیرم کردوتەوە ئەو خەڵکانی کە دێن بۆ لای من خۆ هەمویان ملیاردەر و بازرگانی دەوڵەمەند نین، خەڵکی هەژارن. چەند جار خۆم بیرم لەوە کردوێتەوە دکتۆر وتوێتی کرێکارێک جاری وایە لە مانگێکە 15 ڕۆژ ئیشی دەست دەکەوێت، یان زستان ئیشی نییە و مانگێک بێ ئیشە لە هاوینە قەرەبووی دەکاتەوە. بەعموم حیسابم کردووە لە مانگێکە 15 ڕۆژ ئیشی هەیە. ئەو 15 ڕۆژە 30,000 ئەگەر ڕۆژی پەیداکە، دابەشێکی ڕۆژی 15,000 بەردەکەوێت. هەل لە بەیانەوە کرێکارێک سەرما و گەرمالێدا بە 15,000. خوا معقولە من لە ماوەی 4 دقە بۆ 5 دقە و قەڵەم نووسینێکدا 20,000 لێوەرگرم بیکەم بە قورجی خۆمە؟ چۆن ویژدانم ڕێگام دەدا؟ چۆن ڕێگام دەدا ئەو ویژدانە؟ چۆن ئەو نانم پێدەخورێ؟ بۆیە هەمووجا بە دکتۆرەکانی وتوێتی نەخۆشی چارەسەر مەکەن، نەخۆش چارەسەرکەن. سەیری ئەم قسە وردە هەیە نەخۆشی چارەسەر دەکا، نەخۆشەکە دەدۆزێتەوە هەندە دەرمانی بۆ دەنووسێ. وتی من هەمیشە کە نەخۆشم بینیوە نەخۆشم چارەسەر کردووە، چونکە سەیرم کردو ئەم پیاوە لە چ بێدەرەتانیەکدایە. زانیوە ئەم ئەشیعەیە لە دەرەوە پێ ناژیرە نردوومە لە خەسخانەی حکومەت بۆی بگرن، زانیوە ئەو مناڵە لە دەرەوە عەمەلیان ناکرێت لە حکومەت هەبووم کردووە، زانیوە ئەو دەرمانە گران بەهایە پێی ناکڕێ با دەرمانێکی ئاسانتری بۆ بنووسم و هەمان مەفعولیەتی بێ بەڵام نرخەکەی ئەرزانتر بێ. بۆیە دکتۆر نابێت نەخۆشی چارەسەرکە، ئەبێت نەخۆش چارەسەرکە. سەیری بارودۆخی دارایی بکە، ئەمە ویژدانە. سێم عملی صالحی دکتۆرێک چییە؟ کە خوا لێ ڕازی دەبێ و خەسارەتمەند نابێ و میلەتەکەش بەدەستێەوە خەسارەتمەند نابێ، دڵسۆزیە. هەر ئەو دکتۆر جەمالی منداڵان، دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید لە ناوەڕاستی هەشتاکاندا کاتێک کۆلەجی پزیشکی زانکۆی سەلاحەدین لە هەولێر پێویستی بە مامۆستای پزیشکی دکتۆری منداڵان دەبێ و لە هەولێرە بوونی نابێ، هەموو هەفتەیەک ڕۆژێک لە سلێمانیەوە بە ئۆتۆمبیلی خۆی هاتۆتە هەولێر، چۆتە زانکۆ سەلاحەدین لە بەشی کۆلەجی پزیشکی منداڵان دەرسی وتۆتە و 1 دیناریشی لەکە زۆر نەگرتووە بە بەلاش. ئەو هەموو ڕێگای بڕیوە، وانەکانی تا ئێوارە وتۆتەوە بە ئۆتۆمبیلی خۆی گەڕاوەتەوە بۆی ئەم عیلمە بگەێنێ. ئەمە پێڵەن دڵسۆزی. هەموو ڕۆژە ئەم پیاوە بەڕێزا خوا لێی خۆش بێت 2 جار منداڵانی بینیوە، بەیانیان زوو پێش سعات 7 مناڵی نەخۆشی بینیوە، ئێوارانیش پێش مەغریب بینیوێتەوە. وتوێتی ئەمە مناڵە وەکو گەورەیەک خۆی ڕاناگرێ، ئەبێت ڕۆژی 2 جار دکتۆری پسپۆڕ بیبینێ. سیرکەن بەڕێزان دڵسۆزی ئەم دکتۆرە لەکوێ دەرکەوتووە؟ ئەو ڕۆژەی دایکی ئازیزی دەمرێ، دایکی بەرەبەیان دوای نوێژی بەیانی دەمرێ و جەنازەی دایکی وا لە مزگەوتایە و چاوەڕێن بشۆرێ و کفن بکرێ و نوێژی لەسەر بکرێ. لەو کاتەدا بە بەهانەی تەلەفۆنێکەوە خۆی دەدزێتەوە دەچێتە خەستەخانەی مناڵەکان چارەسەر دەکە، ئەمجا دێتەوە بۆ سەر جەنازەی دایکی. تەنانەت ڕۆژی مردنی دایکی و جەنازەکەشی لێیە بۆ منداڵە نەخۆشەکەی کە نازانێت کوڕی کێیە، لەکوێوە هاتووە و خزمی کێیە و کوڕی چ بەرپرسێکە یان هەژارێکە. دایکەکەی خۆی لەم دارەمەی تا بۆ بەجێ هێشتووە مناڵەکانی بینیوە. ئەمە عملی ساڵحە. تخواگە دکتۆر وابێ ڕەنج بە خەسار دەبێ، میلەت سەرگەردان دەبێ نەبەخوا. ئەمە عملی صالحی ئەوە لە قیامەتە دێتەوە ڕێگای. پرسیار کرا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەی پێغەمبەری خوا چ کار و کردەوە عەمەلێک لای خوا زۆر خۆشەویستە؟ فەرمووی الصلاة فی وەقتیها، نوێژ لە کاتی خۆیدا، نوێژ لە کاتی خۆیدا. وتیان دوای ئەوە فەرمووی بیڕ الوالدین، چاکە لەگەڵ دایک و باوکتە، هەر لە بینی خۆت و خوادا ئاگال لە نوێژت بێ، عەمەلی ساڵحە. کە چوویتەوە ماڵ و خێزانت ئاگال لە دڵی دایک و باوکت بێ، چونکە زانایان زۆر جوان فەرموویانە دایک و باوکت هەرچی دویست بێ دڵنیا بە نەیانتوانیەوە بۆت بکەن، بۆیان نەکردووی. ماڵە من ئەوم بۆ نەکرا لە مناڵی و ئەوم بۆ نەکراوە ئەوم بۆ نەکراوە. ڕاستە دایک و باوکت نەیانتوانی چ دویست بۆت بکەن، بەڵام دڵنیا بە چیان پێکرا بۆیان کردووی، چیان پێکراوە بۆیان کردووی. ئەوەندەیان لە دەسەڵاتا بووە، ئەوەندەیان لە گیرفانا بووە، ئەوەندە لە زانستیاندا بووە، چیان پێکرابێ بۆیان کردووی، هەرچەند چی دویست بێ بۆیان نەکردووی. بۆیە ئاگال لە دڵی دایک و باوکت بێ، لە دوای حەقی خوا دایک و باوکت. ئەمجا وتیان ئەی پێغەمبەری خوا دوای ئەوە عەمەلی ساڵح چییە؟ خوا زۆری پێخۆش بێ فەرمووی الجیهاد فی سەبیل الله، هەر ئیشێک لە پێناوی ڕەزامەندی خوادا بیکەی و سوود بە خەڵک بگەیەنێ. کە چوویتەوە ناو کۆمەڵگا ئیشی خۆی هەیە، لە ماڵەوە ئیشی خۆی هەیە، لە مزگەوتا ئیشی خۆی هەیە. عەمەلی ساڵح هەر یەکەی لە شوێنی خۆیدا بکە. هەموو مرۆڤایەتی لە خەسارەتمەندیدا، خوا فەرمووی ئین الئینسان لەفی خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات، مگر هر کس ئەو عمل صالحی پێویستە بیکات لە کاتی خۆیدا، لە شوێنی خۆیدا، لە پێگەی خۆیدا بیکە. بۆیە بەڕێزان میلەتی پێشکەوتوو، وڵاتانی پێشکەوتوو
هی ئەوەیە پێشکەوتون تاکە کەس دەزانێت ئیشی سەرشانی خۆی چییە بە پاکی و دڵسۆزی دەیکا هەموو سوودمەند دەبین. بەڵام تۆ هەر وەرە بە تاقیتێنە بۆ خوا فەرمووی وەعامیل و بەیەکەوە ئێوە جوانن، بەیەکەوە خەسارەتمەند نابن. ئەینا هەر لە مزگەوت ئەوتاری باش بخوێنەوە کە دکتۆر ئیشی خۆی نەکردو، ئەندازیار ئیشی خۆی نەکردو، مامۆستا ئیشی خۆی نەکردو، بازرگان شتی خراپیەنە، وڵات دوا دەکەوێیان نا، وڵات دوا دەکەوێت. ئەو خەتای ئیسلام نییە. ئیسلامەکە پێیوتین هەر کەس ئاگای لە ئیشی خۆی بێ و عەمەلی ساڵحی خۆی بزانێ هەمووتان سەرفراز دەبن. ئەینا بەخوا هەمووتان بەیەکەوە زەرەدمەند دەبن، دەبنە وڵاتێکی دواکەوتوو. کۆتا قسەمان لەم وتارەدا ئەوەیە ئینسان کاتێک کە دەچێتە بەهەشتەوە بەرهەمی عەمەلی ساڵحە. دکتۆر تاریق سوەیدان ئەفەرمێ 15 ساڵی ڕێک من وێڵ بووم بە دوای وەڵامی پرسیارێکە. 15 ساڵ شەو ڕۆژ بیرم دەکردەوە پرسیارێک لە مێشکما بوو بۆم حەل نەدەبوو. ئەویش ئەوە بوو خوای گیان تۆ لە چەند شوێنی قورئانەکە تا باسی ئەوەت کردووە کە ئینسان دەچێتە بەهەشتەوە بەرهەمی کردەوەکانیەتی. وەکو لە سوورەتی النەحل ئاەتی سودوودا دەفەرمێ الذين تتوفاهم الملائكة الطيبين يقولون سلام عليكم ادخلوا الجنة بما كنتم تعملون. إنساني إيماندار لسر مرقى كالطيبين. طيبين يعني شي؟ يعني شركي بريان ندعو بأخوا بزو تويتي يا الله لجيانيا يا الله بدم يا هاتو غير يا الله نناسيوا هاو بشي بأخوا دانا ناوا خلقي نكشتوا درق نبو بوشاوي خلق طيبين باكو خاوين دليكي باكو خاويني هبوا وردە گوناهی هەبوون و لە بینی خۆی خوا دەتۆبەی لێ کردووە. هەر کەسێ ئاواشیە کە گەیشتە سەر مەرگ فریشتەی گیانکێشان دێ و دەڵێ سەلامت لێبێ لەلایەن خواوە. یا ڕەبی خوا لەو کەسانە بین. ئینسان لەو وەختەیە کە لە سەر مەرگایە و کە سوکار لای دانیشتووە ئاگای لە کەس نەماوە ئەو فریشتەیە دێ پارچەیە لە بەرگی بەهەشتت بۆ دێنێ پێ دەڵێ سەلامی خوا لێبێ فڵان کەسی کوڕی فڵان کەس لەلایەن خواوە سەلامت لێبێ. ادخلوا الجنة يعني بهشت بو آماده كراوه درگاكي بروجوروه به او بهشت جواني او وينكيتي او جگايتويا ازاني بو دسيا بهشتو فريشتك بدل بما كنتم تعملون بهوي كارو كدوكاني خوتانوا او برهمي كدوكاني الدنيا وعمل صالح كان دور او بهشتك خو او آماده كراوه افما اما توشن آياتي اوام القرآن دخلن دوا لو دا شو مخزنات فرمودكاني پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبري خواش لحديثه فرميتي پیغمبری خواش در حدیث فرمویتی لصحیح بخاری مسلم هاتوا لن يدخل احدا عمله الجنة خلقین الدنيا بن هیچ کس کردوەکانی خۆی نایباتە بەهەشتەوە. قالوا ولا أنت يا رسول الله أي پیغمبری خوا تەنانەت تۆش کردوەکانت نادبەنە بەهەشتەوە. فەرمووی لا نەخێر ولا أنا نوالله منيش إلا أن يتغمدني الله بفضل ورحمة مەگە خوا بە فەزڵ و ڕەحمەت و بەخششی خۆی بەهەشتم پێ خەڵات کە ئەینا کردەوەکانی منیش وەکو محەممەد پێغەمبەری خوا بای بەهەشت نابن. خوای گیان ئەو خۆی لە قورئانە وات فەرمووە بەهەشت لە پاداشتی کردەوەکانتانە بۆ پێغەمبەری خوا فەرمووە کردەوەی هیچ ئینسانێک خاوەنەکەی ناکاتە باشتەوە. فەرمووی 15 ساڵ ئەو پرسیارە لە مێشکما بوو. ئاخری ڕۆژە کتێبێکی دکتۆر عەبدولکەریم زێدانم دەخوێندەوە لە زمانی عەرەبیدا بۆم دەرکەوت سەیری کە با لە زمانی عەرەبیدا چەند مانای هەیە. بای یەکەم لە ئاەتەکەدا دەفەرمێ بیما كنتم تعملون بای سەبەبیەیە یعنی خەڵکینە ئێوە بە سەبەبی عەمەلەکانتان دەچنە بەهەشتەوە. بە سەبەبی عەمەلەکەت وەکو چۆن کەسێک خاوەنی دەسەڵات و پێگەیەکی گەورەیە و زۆر زۆر بەخشندە و هەبووە زۆری هەیە بە کەسێک دەڵێ ڕێزی لێ دەگرێ بۆ ئەوی منەت نەوێ لە سەری دەڵێ کاکە گیان تۆ بەس چەند دینارێک پەیداکەی بایکلەکانی لەوانەیە بای چەند هەزارێک بن کاکە تۆ بەس بڕۆ کلیلەکانی بکڕە ئەوە ژمارەی کلیل و جۆری کلیلەکەیە کە کلیلەکەت کڕی بە ئاسانی دەچێ ژوورەوە دەکەچوویتە ژوورەوە خانووەکە مبارەک بە خۆت بێ تاپۆکەی بۆ خۆت. ئەمە سەبەبە ها کلیلەکەت کڕیوە نەک خانووەکە بەڵام پێت بەخشرا ئەگەر ئەو کلیلەت پێ نەبوویایە نەدەچوویتە بەهەشتەوە. عملەکانی ئێمەش کلیلەکانن بەخوا هەموو عملەکەمان کڕینی کلیلەکەیە بەڵام بەبێ عمل کلیلت پێ نییە کاکە دەرگاکە داخراوە با کلیلێکت پێ بێ بۆ چوونە ئەو دی و دەرگاکانی بەهەشتەوە کە پێغەمبەری خوش فەرمووی هیچ عملێک تەنانەت هی پێغەمبەری خوش خاوەنەکەی ناخاتە بەهەشتەوە ئەوە بائی مقابلەیە یعنی لە بەرامبەر بەهەشتانیە. خەڵکینە بزانن ئەو بەهەشتەی خوا پێتان ڕەوا دەبینێ خوا بەنسیب هەموو لایەکمانی کارن پێمان بەخشێ بە ڕەحمی خۆی ئەوە ڕەحم و بەخششی خوایە نەک مقابلی کردەوەکانتان قەت مقابلی کردەوەی ئینسان نێ بەهەشت
تەنانەت ئەگەر پێغەمبەری خوا فەرمووی منیش بم ئەو بەهەشتە ئەوەندە بەنرخە لە مقابلی ئەم چەند کردەوە بچووکەی ژیانی دنیادا نییە ئیلا فەزلی خوایە بەسەر هەمومانەوە وەیە فەرمووی یەکەمیان بائی سەبەبیەیە دووەمیان بائی مقابلەیە ئەها قورئان و حەدیث چەند وردە نەبێت ڕاخستە و خۆ لە خۆ زۆر کەس خۆی لێ دەکاتە مامۆستا و بۆ خەڵکی باز دەکات و هیچ شی لە نازانێ دوایی خۆی سەرگەردان دەبێ خەڵکەکەش سەرگەردان دەبێ ئەبێ ورد بیەوە قوڵ بیەوە تێیدا بە وردی سەیری قورئان و فەرموودەکەی بۆیە با کلیلەکەمان پێبێ بەڕێزان ئەم هەموو ساڵە کلیلێک بەدەست بێنە خوش دەفەرمێ بیناکە ئامادەکراوە بڕۆ ناویەوە لە فەزلی خۆم نەک لە پاداشت و مقابلەی کردەوەکانت چونکە کردەوەکانی هیچ ئینسانێک بە پێغەمبەران و پێغەمبەری خۆشمانەوە ناگاتە ئاستی بەهەشت هەمووی ڕەحمەتی خوای پەروەردگارە عملی صالحیش زۆرە مێدەوارم دەستێکمان لە موتاری ئەمڕۆ وەرگرت بێ هەر یەکەمان خوای گەورە هیدایەتماندا دەستمان بە عملێکی صالحەوە بێت تا دەمانگەیەنێتە بەهەشت یا ربی خوا لە عملی صالح زۆرمان پێ بەخشی هیدایەت و ڕێنماییمان بکەی بۆ ئەوەی کەوا دەست بە عملی صالحەوە بگرین کلیلەکانی بەهەشت بەدەست بێنین و بچینە بەهەشتی پەروەردگارەوە یا ربی خوا لە دەریای ڕەحمەتی خۆتا غەرقمان کەی یا ربی خوا لە دەرگای ڕەحمەتی خۆتا بمان بەیتە بەهەشتەوە یا ربی خوای پەروەردگار یا شافی یا الله ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی دڵبەخەمە دڵخۆشی کەی ئەوەی دەستکورت و نەدارە دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە یا ربی خوای هەر کەسێ بە بەزەییە بەزەییت پێدا بێتەوە هەر کەسێ لێ قەوماوە بێ بە هانا و هاواریەوە وڵاتی کوردستانمان پارێزراوکەی لەناو خۆدا تەبامانکەی ڕێز و خۆشەویستی میلەت بخەیتە دڵی بەرپرسانی وڵاتەوە بە خۆیاندا پشنە و دادپەروەری بچەسپێنن آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون